ڕۆژێکی تەواو جیاوازە. ئەمڕۆ ڕۆژی پۆشینی جلوبەرگی کوردیە. لە کەرکووک جلە کوردیەکان شەقامەکانیان نەخشاندووە و ناوەندەکانی خوێندنیش سیمای جەژنێکی کوردانی هەڵگرتووە. ڕۆژە بەرزە نرخێنین و ئامادەکاری تەواوی بۆکەین بۆ ئەوەی بیسەلمێنی بۆ هەموو جیهان ئێمە نەتەوەی کورد لە عێراقا بوونمان هەیە و دووەم نەتەوەی لەسەر ئاستی عێراقا و ئەکرێت ئێمە کەلتوری خۆمان بناسێنین بە نەتەوەکانی تر وەل ئێمە لەم شارە بۆ خۆتان ئەزانن فرێنەتەوە و فرە مەزهەب و هەموو بیر و بۆچوونێکی جیاوازی تایە بە سەرجەم مامۆستایان و بەڕێوەبەر و قوتابیان و مامۆستایانی ئەمڕۆ جلی کوردی نەتەوایەتیان لەبەر کردو ڕۆژێکی پیرۆزدا بە تایبەت بۆ نەتەوەی کورد. بەشتێکی زۆ جوانی ئەزانین و دێری نەزانین کە دووبارە یادی بکەینەوە هەموو ساڵێ بیپۆشین لە نەورۆزا لە ڕۆژی جلکوردیا لە ڕۆژی ئاڵایە مورکی نەتەواتی خۆمان دەربین بە تایبەتی لە کەرکووکە کە چەند نەهامەتی و ناخۆشیشتمان بەخۆ بینیوە پێویستە ئەموو ساڵێ ئەم جلکوردیە دووبارەکەینەوە چکە ئەمە شانازیە بۆ ئێمە کە کوردین و کوردەواری خۆمان دەرەبڕین بەم جلکوردیە جوانە. لە خورماتوو ڕۆژی پۆشینی جلوبەرگی کوردی هاوکاتە لەگەڵ یادی ڕاپەڕینی قازاکە بۆیە مامۆستا و خوێندکاران جیاواز ئەم ڕۆژە بەڕێ دەکەن. جلی کوردی و ئاڵاکەم نەریتی باپیرانم شانازی پێوە دەکەم کە کوردیە زمانم. ئەبینین لەسەر جەم قوتابخانەکانمانە ئەم بۆنەیە بەرز و پیرۆز ڕاگیراوە کە ڕۆژی جلی کوردیە خوێندکاران و مامۆستایان و جلی کوردیان پۆشیوە و لە قوتابخانەکان ئەم بۆنەیان بەرز ڕاگرتووە لە هەمان کاتشا بۆ دووز ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتترە کە ئەوش ڕۆژی ئازادکردنی شاری خورماتۆ لە ڕاپەڕ لە مەزنەکەی بەهاری 91 کە ئەو سەردەمەش بە خۆتان نەزانن زەبەلاغترین هێز و ڕژێمی داگیرکەری عێراق کە دەستی بەسەر شارەکە گرتو توانیمان هەوڵ و هیمەتی چەند پێشمەرگەیەکی دێرین و ڕشانە ڕێخستنەکانی ناو شار ئەو ڕۆژە شاری خورماتۆ ئازاد بکرێ و ئەم بەرهەمی ئازادی ئەم ڕۆژەکە خوێنی شەهیدەکانمانەکە ئەمڕۆوەتانە لە قوتابخانەکانمان کە یادی جلی کوردی ئەکرێتەوە و ئەو یادە بیرۆزەش بەرز ڕائیکرێت کە بۆ هەمان کە ئەم بۆنەیە بە قوربانی خوێنی ڕۆڵەکانی ئەم شارە بووە. بەهۆی بایکۆتی خوێندنەوە لە خانەقین ڕۆژی پۆشینی جلوبەرگی کوردی گەرم و گوڕێکی ئەوتۆی بەخۆوە نەبینی بەڵام بەشێک لە مامۆستا و خوێندکاران ناوەندەکانی خوێندنیان بە جلوبەرگەکانیان ڕازاندەوە. هیوادارین هەموو یادەکانی کوردستان بەرز بێت و ئاواگەشاوە بێت. هیوادارانی ساڵانی داهاتوو یادەکە گەورەتر و گەشاوەتر بکەن. ئەمڕۆ وەک ڕۆژی جلی کوردی ئەمڕۆ بایەسە فیکاری مڵالانمان بکەمن زوان داڵێک و ئەو چشتەی لە متعلقەوە وەکەلوپەل کوردی. ئینشەڵا وەکو خوێندکاران و مامۆستایانی ئەم قوتابخانەیە هەموو ساڵێک ئەم یادە پیرۆزە ڕادەگرین. ئەگەر ڕۆژی پۆشینی جلوبەرگی کوردی بۆ نەتەوەی کورد ڕۆژێکی جیاواز بێت ئەوە لە ناوچە دابڕێنراوەکاندا 2000 جیاوازە بۆیە لەو ڕۆژەدا مامۆستا و خوێندکار و هاوڵاتیان بە پۆشینی جلوبەرگی کوردی خوێندنگا و شەقامەکانیش دەڕازێننەوە. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.